ڕاستە هەموو پەیجەکان نووسیتیان ئەی هاوەڕێیش خوایە لۆ گەورەی خۆت تاقیم نەکەیەوە خوایە جەرگم نەسوێنی خوایە کوڕەکەیمی لەگەر نەبی پشتم شکا بە دەستی خۆم ڕەوانم کرد برا دەورە مامەستە وەرە خبركم بيستيا يودار بو نبي مامەستا دوو جوانەگای دەکەمە خێر بەس ئەو هەواڵە ڕاست نەبی ايه مش خبركم بيستيا بچي دري راستا مامەستا هەموو پەیجەکان بەڵاویان کردەوە قيدناك بس تلفزيون بلاوي نكرتو بقربان ئیشەڵەوە نییە مامەستا ان شاء الله ان شاء الله والله جماعت اوي راستي بي امن لغو بابا تشكا هاتو بس اوي اغو باسي دكن ان شاء الله ونيا تخوا بدك واخبار دست بيكرت سەر لە بەیانی ئەمڕۆ لە دەریای ئیجەوە کەشتێک کە هەفتا کەسیال گرتبوو کە ئەیانویست بەرەو یۆنان بپارنەوە بەهۆی تێکچوونی کەش و هەواوە لە ناکاو کەشتەکان و قم بوو سەرنجام جگا لە شۆفێرەکە هەرەمویان خنکان ئەو ناوانەی ئاشکراکراون ئەوانن ناهید عەبدوڵڵا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان سەردار موعتەسەم خەڵکی باشووری کوردستان هاوار فازڵ ڕەمەزان خەڵکی باشووری کوردستان سعاد دلێر عەبدوڵڵا خەڵکی باشووری کوردستان حسێن شەهرەزادە وڵاتی تیمەکانی فریاگوزاری یۆنان ئەوەشان ڕاگەیاند کە تیمەکەیان تاوەکو ئێستا باوکە تۆ مامە باس بووم بە سەبەبی مردی هاواری برام ئەگە تۆ نەدنار با هەندەران ئێستا ئەو هەمان بەسەر نەداهات ئەگە مامە باس پارەی نەدا با ئەو نەدەڕۆی خۆ پارەی نەبوو ئەوە هیچ ئەی خوشکم تۆ واد لە شەهلای خوشکیشم کرد تۆ شەهلای خوشکیش بت بە پارە فرۆشت تۆ هەموومانت کردە قوربانی خاڵە من شکام وا دەزانی ئێستا هاواری برام هەبا دەی هێش من ببم با بوو کە شوشەی ئەمیر و بتوانێ یاری پێ بکە باوکە منی شکان خاڵە من شکام من هێشتا کچم دەمەوێت جا ببمەوە نامەوێ ئەو یارە پڕازاری بەردەوە هەم بم نامەوێ خاڵە بەسە من شکام پارە چەنە کۆمەڵگای وێران کرد پارە هەمومانی کردە قوربانی پارە سوک و ڕسوای کردین پارە کە ساعەتی تێکشکاندین خاڵە دەمەوێت بخەم و هەڵنەسمەوە ئەوەی من بینیم ناشرینترین سەردەمە خاڵە تێکیان شکاندووە